لا هەر لایەکی شەکرە شارەوە ئەڕۆی ناوێکی خۆش و ئەنتیکەت دێتە بەرگوێ و بە زاراوەی شیرینی هەولێریش ناوبانگی دەرکردووە. بنمونە کۆڵانی پاتاران یەکێک لە کۆراناکانی ناوچەی پیشەسازی باشوور و چیرۆکی خۆی هەیە کە ئەو ناوەی لێنراوە. لە پیشەسازی باشوور کۆڵانێک هەیە تاکوونەڵی پاتار کەس نازانێت کوێ و لە ساڵی 1995 دروست کراوە و لە پێشوودا دوکاندارەکان لە سەرزەوی کەلوپەلەکانیان ئەفرۆشت لەسەر شەقامی مەخمور. دواتر دوکانیان پێدرا بەڵام ناوەکەی هەر نەگۆڕا و هەر بە کۆڵانی پاتاران مایەوە. وەستا ئەوڵاڕەش خاوەنی یەکەم دوکانە لە کۆڵانی پاتاران بۆ 1964 ئەڵێت ئەم کۆڵانە شوێنی فەقیرانە بۆیە ئەو ناوەیان لێناوە. مەچینەی ئۆتۆمبیل لە شوێنەکانی ترگەر بە $1000 بێت لای ئێمە بە $500 تا لە نرخدا 150 جیاوازی هەیە. پێشتر دەیانگوت بازاڕی دزان بەبێ ئەوەی هیچ شتێکی دزیاری لێبێت. ئەوەی دوکانداران و کاسبکارانی کۆنی کۆڵانەکە دەیگەڕنەوە تەنیا مەسەلەکە هەرزانیەکەیەتی و شوێنی فەقیرانە بۆ ئەوەی ئەو ناوەی بەدواداناندراوە.